ڕێکەوتنامەی نێوان بەغداد لەندەن بابەتی دیپۆرتکردنەوەی پەنابەرانی خستووەتەوە بەرباس. سەردانی شاندی عێراقی بۆ لەندەن بە سەرۆکایەتی سەرۆکوەزیران و واژۆکردنی ڕێکەوتنامەیەکی چەند خاڵی درێژە پێدەری ئەو سەردان و لێک تێگەیشتنانەی ڕابردووی نێوان هەردوو حکوومەتە و ئەوەی زۆر گرنگە لە خاڵی ڕێکەوتنامەکە دیپۆرتکردنەوەی هاوڵاتیانی عێراقی و کوردە، بەڵام دەوترێت پرۆسەکە بەو ساناییە نییە. ڕێکەوتن هەر هەبووە، ئەمە یەکەم جار نییە ڕێکەوتن بکرێت بۆ ناردنەوەی پەنابەران لە ڕووی لۆجستیکیەوە شتێکیەوەنە ئاسان نییە، لە ڕووی یاساییشەوە شتێکیەوەنە ئاسان نییە تۆ پەنابەرێ خێرا بگریت و بیبیتە دیپۆرت سنتەرەوە بینێریتەوە. ئەواتە ئەگەر بێت و ئەم وڵاتانە بیانەوێت کۆنتترۆڵی یا ڕێگری بکەن لە نەهاتنی پەنابەران بۆ ئەم وڵاتانە، بەڕای من قسەشمان کردو لەگەڵ وەزارەتی ناوخۆیێرەیە و یاداشتیشمان ناونەتێ ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرچاوە سەرەکیەکەی. کەس لە خۆشی وڵاتی خۆی بەجا نایڵێ لە وڵاتەکەی خۆمانە سیستمێک دروست بووە کە نوێنەرایەتی دەنگی ئەو گەنجانە ناکا، نوێنەرایەتی دەنگی ئەو خەڵکە ناکا کە دەنگی بۆیاون یا حکومڕانیانەکەن. ڕۆژنامە نووسێکیش دەڵێت هەرچەندە بابەتی دیپۆرتکردنەوە ترس و دڵەڕاوکەی زۆری خستووەتە نێوان هاوڵاتیانی عێراقی و کورد، بەڵام زیاتر بۆ ئەو کەسانەیە کە قاچاقچێتی بە مرۆڤەوە دەکەن یان سزادراون و لە نێو بەندینخانەکانن. ینی ئەمە ئەو ترسە زۆرە نییە کە لە لای کۆچبەری عێراقی بڵاو بۆتەوە پێی وایە کە بە هاتنیان بە واژۆکردنی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ سەرۆک وەزیرانی بەریتانیا ئیتر فڕۆکە وەستا و خەڵک بە وەجبە بنەوە. ئەمە هاتنەکەی ڕەتی هەیە بە دوو کەسەوە بە تایبەتی. یەکێک بەو کەسانی کە لە زیندانەکانان و ئەمانە حکمیان وەرگرتووە و یان حکومەکانیان تەواو دەبێت و عێراقین دەبێت بنێرێنەوەی و بەریتانیا ناوێت لە ناوخاکی بەریتانیا بمێنێتەوە دەیانوێ بینێرێتەوە وەکە ئەو کەسانی کە چەند جارێک پرۆسی دادگاییکردنیان هەبووە و ئەوانە کە دوایەوەی کە پرۆسی دادگاییشیان هەبوو ڕەفزیان وەرگرتووە بەریتانیا چۆن بە خۆمان دەڵێن تەرد و ڕەفزیان هەبووە ئەمانە دەیانەوێ بنێرنەوە بۆ عێراق. بەڵام ئەمەش بە کۆمەڵی سیلسیلەیە تێدە بەڕێ هێشتا تەنیا واژۆیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. چالاکێکی مەدەنی دەڵێت هەرچەندە حکوومەتی عێراق لەبارەی ئارامی و ئاسایشی هاوڵاتیانی دڵنیایی داوەتە حکوومەتی بەریتانیا، بەڵام دوجار حکوومەتی بەریتانیا ناتوانێت بە زۆرە ملێ و لە ناکاو هیچ پەنابەرێک بێ هۆکار دیپۆرت بکاتەوە. تا ئێستا کات کۆما خەڵکێک لە دیپۆرت سنتەرەکاندا بوونیا هەیە، ئەوەی کە ئێمە ئاگدارین لە نزیکەوە چاودێریمان کردووە و بەڵام نەمان بینیوە تا ئێستا کە لەم ماوەیەدا هیچ کەسێک دیپۆرت کرابێتەوە. لەو ڕۆژانی ڕابردوو چەند ڕەفی هاوڕێکی خۆمان لە دیپۆرت سنتەرەکان بووم، دانەیەکیان ئازاد کراوە، دوێنێ ئازاد کراوە، ببوونم پێری ئازاد کراوە. ئیتر ئەمە پێم باشە پەنابەرەکان خۆیان کەیسەکانیان بە زیندوو بێنەوە، بەردەوام حامیان هەبێ بۆ ئەوەی ڕێگایەک هەبێ کاتێک کە دەکەونە دیپۆرت سنتەرەکان پشتێک هەبێتن بۆ ئەوەی داکۆشیان لێ بکات هەوڵ بدەن بیانهێنەدەنەوە دیپۆرت نەکرێنەوە. یەکێک لە خاڵەکانی ڕێکەوتنامەی نێوان بەغداد لەندەن بابەتی دیپۆرتکردنەوەی پەنابەرانی عێراقی و هەرێمە کە مشتومڕێکی زۆری دروست کردووە و پارێزەر و چالاکوان و ڕۆژنامەنووسانیش پێیان وایە ئەم بابەتە هێندە ئاسان نییە تاوەکو ڕێگە بە حکوومەتی بەریتانیا بدات ئەو کەسانە بە زوویی دیپۆرت بکاتەوە. بەو پێویستی بە کۆمەڵێک ڕێکاری یاسایی و مرۆیی تون دەبێت.